مناڵەکە دەبێت بۆ سوپەرمارکێتێ بۆ دوکانێ داوای دووسێشتی گران بەهاکە چیەکەی لەو کاتەیە بۆ یەکڕی چی لێەکەی ئەنای کاکتۆرە ئەزانم زۆر جار کاچینە دەرەوانێ لەگەڵ ئەمی شاکێشەمانە بێ زۆر جار لەسەرەوە جاری وایە چینە دەرەوە داوی سیارەیەکەکە یان داوای شتێکەکە یعنی ئەزانم کە گرانە نرخەکەشی گران و لەسەرمانەکەی بەڕاستی بۆ ئەم زروفەش هە زۆر زۆر قورسە بۆ ئێمە بەڵام بەخوا بە قسەم ناکە ئەیکا بە قیژە قاو ئەگری لەو سوپەرمارکێتە حیاتە بە وەڵای لە ترسی قسەی خەڵک بۆ یەکڕم یعنی کە ئەزانم ئەمە بارگرانیەکشە لەسەرشانمان بەس چی بکەم یعنی مەجبورم بۆی بکڕمەڵە با حیامان نەبێ با حیامان نەچێت لە ناو خەڵکە لەگەڵ تۆش واکەی نەوەڵڵە کاکتۆر باوەڕێکی کە لەگەڵ منایەنە دەرەوە ناوێرن داوای یەکشت بن بەڵام کە لەگەڵ ئەمە ڕۆنە دەرەوە یعنی هەموو داواکاریەکان یەکسەر لێ بەسەر چاو بەسەر چاو خۆ مەسەلەکەەوە نیە من خۆشم ناوێن مەسەلەکەەوە نیە کە من ڕەزیت بووم و خۆشم نەوێن و بڵێن ئەمامە چی کاک جەمالەمە یعنی تۆ شانازی پێوەکەی بەڕاستی زانی کە مناڵەکانە بیتە دەرەوە ناوێرن بڵێ شتێکمان بۆ بکڕە بۆ ئەمە پەیوەندی بە دروستی دەرونیەوە هەیە ئەو لە ترسی تۆ ناتوان بە قوڵان لەوێ لێتە ترس نەزانێت لێ مرۆڤ پێویستە شتێک بکات نەک لە ترسان بۆی لیان نەخوا نەیکات بەڵکو ئەبێ بزانێ هەڵەیە نەیکات ڕێزی بەرامبەرەکە بگرێت ئەو شێوازەی تۆ لەگەڵ ئەمە 180 دەرەجە فەرقتانەیە ئەم دوو شێوازی پەروەردەیە یەکەم جارە دوو شێوازی پەروەردەیە مار هەڵەیە باسمان کردێمە لە سەرەتای بەرنامەکە کە دوو شێوازی پەروەردەی دایک بە جۆرێک و باوک بە جۆرێ مناڵەکانە فەوتێ نەکەرەوە تۆ تون دو تیژیشی ئێم تو دوتی ژێش خەتەرە مەترسیدارە ئەمی شێوازەکەی وێن دەرمە خەریکە بەرەو نازداریە چێ ئەمەش حاڵێکی خراپە ینی ئەم تۆ تەسەورەکەی ئەم جۆرە پەروەردە بەرهەمێکی هەبێت شتێکی جوانی دەبێت تقریبا نابێت ئێستا دەرکەوت بۆ مناڵەکەتان عینادە دەرکەوت بۆتان بۆ مناڵەکانتان بە قسەتان ناکە بۆ ئەو ترسە و لەلا دروست بووە کە ئەو برادرە هاتووە و توێتی وەڵا ئەم مناڵانە ناسیامان هەبوو ئاوا بوون میدای دوایی گەورە بوون و یاخی بوونە دایک و باوکیان و ئاوا قەتڵێکیان کردووە یا کێشەیەکیان کردووە وەی فعلەن ترەوەیە ئەڵێ خۆی گرتێ بە شیریتە چی نای بە پیری ئەم مناڵە کە فێر بوو بەم شێوەیە تونند و تیژ بێ و لەم بات و لەو بات و لەگەڵ ئەوا بێ و دڵنیا بە ڕەفتارەکەی هەر بەم شێوەیە بێ چییە بێ نەتیجەکەی